دوایین بڕیارەکانی لیژنەی هاوبەشی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا جێبەجێکرا کە گرنگترینیان ڕێگری لە کۆڕ و کۆبوونەوە و سنووردارکردنی هاتوچۆیە بە شێوەیەکی گشتی. چین و توێژەکانیش بڕیارەکانی ئیدارەی کۆیا بەرز دەنرخێنن بەرامبەر هەوڵە بەردەوامەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19. ئەمەش داوا لە خەڵکی کوردستانی خۆشەویستی خۆمان دەکەین کە بەڕاستی پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و هەموو ئەو سەر و خێزانانێک کە لە ماڵەوە ببنە سەرکردە و فەرماندە ورە و وزە ببەخشن بە جگەرگۆشەکان و خێزانەکانیان و ئەو کاتانەی کە دیاری کراوە بتوانن بە کتێبی بەسوود و بە چیرۆکی بەسوود و بە یاری خۆش و ئەنتەرنێت و شی بەسوود هەیە کە بتوانن کاتەکانی پێ بەڕێ بکەین بۆی ئەو فترەیە کە دیاری کراوە خۆمان پارێزین دیارە خۆپاراستن بەهێزترین چەکی بەرگریە. پێویستە هاوڵاتیانی شاری کوێیە گشت ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئەم ڕێنمایانە لە هاوڵاتیانە برایانی ئاساییش پۆلیس هەموو هاوکارمانن زۆر سپاسیان دەکەین. ئیشاڵڵا ئەمەش حەش دەڕوا و ئەم شتانی حکومەت دەیکا لە قازانجی هاوڵاتیانە. سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی شارەکە ئامادەییان نیشاندا کە هاوکاری تیمە تەندروستیەکان بکەن. لەو چوارچێوەیەشدا ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان لە ئاژێر ڕێنمایی تەندروستی کەلوپەل و پێداویستی خۆپارێزیان دابەش کرد. ئێمە ڕۆک ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان کۆمەڵێک گەنج لەو ڕێکخراوە کە کار دەکەین وەک کاری هەمیشەییمان کە لە ڕابردوودا بۆ خزمەتی شاری کۆی و بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری کۆی ئەنجامانداوە لە وەک لە هەموو بۆ نەخۆش و ناخۆشەکاندا بەشدار بووینە. ئەم ڕۆژ لە چوارچێوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و خۆپارێزی و پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی کۆمەڵێک لە پرۆشۆ کە ڕێنمایە تەندروستەکانی تێدایە بەسە هاوڵاتیانی شاری کۆی دابەش دەکەن ئەوانێک کە لە ئەرک و فەرمانی ڕۆژانەیاندان ئەوانێک کە لە کاردان شتێکی باشە عالم هەرکە لە مارە نێتە دەرێت ئەو ڤایرۆسێک گەورە گچکە و پیر و اختیاری نازانی پێمان خۆشە ئەو عالمە خۆی کارەتین کا لە مارە نێتە دەرێ و دوو هەفتێ بەشکم خوا ڕسوڵڵا بکە و تێپەڕێ و نسیبەتە لە سەرماندا. لە سەرانسەری جیهان ڤایرۆسی کۆڕۆنا هەڕەشەیەکی کوشندەیە بۆ تەواوی مرۆڤایەتی. تا ئێستاش هیچ ڤاکسینێک بۆ چارەسەری ئەو نەخۆشیە ڕانەگەیەندراوە. ڕێکخراوی تەندروستی جیهانیش خۆپارێزی بە چارەسەری بنەڕەتی دەزانێت. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.